مەحدی زیاددینیم لە دایکبووی شاری سنە لە مەحەلەی جۆراوە. کار هونەریم هەر لە مناڵیەوە تحت تاثیر برام کاکە هادی زیاددینی کە ئەو هەر لە مناڵیە و کاریەکە منیش شەوقم پەیا کرد و عەلاقەم پەیا کرد بە نەقاشیکردن. تەمەرکوز من لە نەقاشیە یا بەتایبەت لە مجەسەمە فرەتر لە بان بەیتکەر کوردیەوە بووگە. بەیتکەر کوردی و کەسکەرێکە ئاگاداری نەبن ئەفسانەگەر و حەماسەگەرێک کوردیە کە بە وەسیلەی بەیت هێژگەر لە جەمگەر جۆرا و جۆرە لە قاڵب مەقامگەر کوردیە ئەخوێنیا و سینە بە سینە ئەمە هەروە گەڕیاگە تا هات کەسە ئیسان بەیتگەرە دەم بە دەم هات کە بەعزێ وەخت تەغیراتێ مثبەتیی پەیا کردگە و بەعزێکی من سعیەکم کردگە خۆی چەم تواشایەک تایبەتم بێت بە بەیتەکان. عەلاقەی فرەم پێ بووگە ئەوانەی کارم کردگە بەیت سەیدەوان هەم بە نەقاشی کارم کردگە هەم بە نەقش بەرجەستە و مجەسەمەیش سێدانە کارم لێ کردگە بەیت خەج و سیامەند بووگە بەیت لاس و غەزاڵ کە بە نەقاشی کارم کردگە مەموزین گەنج خەلیل برایمۆک و پەریخان ئەمانە کریاگە بە مجەسەمە و هەروە چەند بەیتی تر وەک سەعید و میرسێوەدین ئەویشە نەقش بەرجەستێک بووگە. ئەم کارەکە هەست دایک شەهیدە لە هەولێرەوە سفارش دریاگە و من بەڕاستی تەکیا زیندگیم کردگە تایسە گەیگە کە مەرحەلەیەکە ئیتر ئامادەی قاڵبگیری بووگە.